تۆ بەکبدریت شلە خەجێی باهۆنەر هیوای ژینی 6 نەفەر داواکارم لە یەزدان لە خودای ڕەحیم و ڕەحمان چرخت بەخێر بچرخێ بۆت دەکەم بەخێر بەرخێ ماشینێ کۆمەکداری ئامادەی ئیش و کاری هیوای منی هەژاری ئاواد هیوا و هۆشیاری هێ من و سەلاحەدین زۆر حەزیان بوو لە ماشین من کەم دەس و هەژار بووم 3-4 ساڵ بوو بێکار بووم نەمەڕمان بوو نەمانگا نەهێسر نەجووتەگا هیچمان نەبوو بۆ فرۆش بێکار کەم دەست دڵناخۆش بۆیە لە لای خزم و دۆست لای ڕەفیقێکی دڵسۆز قەرزم هێنایە سەرخۆم بە هیوای هەڵمەتی دۆم بە هیوای هەڵمەتی تۆم جوابی دامۆش لە خەجێ پیر هەڵمەتی ها لەکوێ هەر کەس ئاقڵ و ژیر بێ نابێ هیوای بە پیر بێ من بە گەنجی لە یابان هەر وەک ئاهوی بیابان لە هەردوو شاخ و کێوان لە هەوراز و نشێوان لە کێوی بەرز و هەڵدێر شەڕم دەکرد لەگەڵ شێر کە هێنامیانە ئێران سەربازێکی هیچ نەزان بوو بە هاوڵی ژینم ئیسەیش بە سۆن برینم بێویژدان و بێفەڕ بوو هەر منزوری لەوەڕ بوو لەگەڵ کام جەناب سەروان کلکی کەم بوو لە حەیوان سوار ئەبوون بە دوو قۆڵی بێباگ لە چاڵی و چۆڵی ژینیان لێ کردم بەژان حاشا لە میلەت ئێران 23 ساڵی ڕەبەق وەک تۆپ دامیانە بەرشەق وا پێم نایە 24 کەوتومە دەستۆی هەژار یەکم لەسەر دووم نییە تۆ هیوات